جارێکی تر سڵاوتان لێبێ خۆشەویستان ئەچمەلایەتەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان بەس لە بەرهەمهێنانی دۆکیۆ درامای دایکی خۆرەکەم کە لە دەرهێنەری ڕۆژهەڵاتی کوردستان کەیوان مەجیدیە و بەرهەمهێنەری ئەم کارە مەسعود سادقی و یوسف ئەسەدیە. فیلمەکە کاری وێنەگرتنی لە سلێمانی و لە شاری هەڵەبجە و لە شوێنە دەگیرێت. قسە باسی زیاتر دەربارەی فیلمەکە و ناوەڕۆکی فیلمەکەکەم لەگەڵ زۆر بەڕێز کەیوان مەجیدی کە دەرهێنەری دۆکیۆ دراماکەیە. کە کەیوان بەخێر بێی. سڵام زۆر سپاسان دەکەم کە منتان داوەت کرد بۆ ئەم پرۆگرامە جوانە. بەخێر هاتی دووبارە. دایکی خۆر مەبەستان چییە؟ فیلمی ئێمە سەبارەت بە شاری سلێمانیە. شاری سلێمانی شارێکە کە خەڵکێکی زۆر بەڕێز و با فەرهەنگی هەیە. ئەم خەڵکە لە مێژە کە بە دین و ئاین جیاوازەکانەوە بە ئاشتی لە کناری یەکە ژیانەکەن. سلێمانی شارێکە کە هەموو خەڵکێکی لە ئامیزی خۆی کردووە بە میهرەبانی. مەسیحی لێیە، موسڵمانی لێیە، ئیزەدی لێیە، کاکەی لێیە. ئەمانە هەموویان بە احترام و ڕێزەوە لەم شارە ژیانەکەن کە ئەمە بوو هۆی ئەوە کە ئێمە لە ڕۆژهەڵاتەوە بین و فیلمە سەبارەت بە گەورەی شار سلێمانی سازکەین. باشە، تۆ ئەم زانیاریانە چۆن زانیوە؟ لە ڕێگەی چیەوە کەشفی ئەوەت کردووە کاش سلێمانی شارێکی فرەڕەنگ و فرە کەلتورە؟ وەڵام لە مێژە لێکۆڵینەوەم کردووە سەبارەت بە شاری سلێمانی. سنە و سلێمانی تۆزە نزیکن پێکەوە لە بواری کەلتوریوە و ئەمە بوو هۆی ئەوە کە من تۆزێ ورتر بمەوە لەسەر ئەم بابەتە کە ئێستاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم هەموو کێشە و جەنگ و کوشت و کوشتارە هەیە، بەڵام لە شاری سلێمانی خەڵک بە ئاسایی لە کن یەک ژیانەکەن و هیچ کێشەیەکیان نییە و هەمویان بۆ دین و ئاینی یەکتر ڕێز و احترامدان. ئەمە بۆ من زۆر بایەخی بوو، زۆر ئەرزشی بوو کە بین ئەم شتە بەرجستەکەینەوە، ئەم شتە ئاگراندیسمانی کەین کە بە خەڵکی دنیا بڵین کە ئێمە خەڵکێکی با فەرهەنگین. سلێمانی خەڵکێکی با فەرهەنگی هەیە، با تەمەدونی هەیە و سۆڵحتەڵەب و ئاشتی خوازن. جگە لە شاری سلێمانی لە شاری هەڵەبجە و لە لالشیش بەشێک لە فیلمەکە وێنەئاگرن. بەڵێ، ئێمە بەعام لە کوردستان ئیشەکەین، بەڵام زۆربەی لە 108 لە شاری سلێمانیە بۆ لالەش و بۆ هەڵەبچەش دەڕۆین کە ئەوە بە خاتری فیلمنامەکەیە کە نووسیمانە بەشێکی لەوێ وێناگیریە. زۆر باشە. ئەتانەوێت زیاتر تەرکیزەکەتانیان با بڵێن فۆکسەکەی ئێوە یاخود ئەتانەوێت لە ڕێگەی ئەم فیلمە دۆکیۆ درامیەوە چی پیشان بن؟ کوردستان بەعام کانگای سوژە و مەوزوع و بابەتی زۆر لێیە. کام بابەتانە بۆ جیهان زۆر گرینگە، بۆ فستیواڵەکان زۆر گرینگە و بەڵام بەداخەوە ئیش نەکراوە لەسەری بەهشتی سوژەس، بەهشتی مەوزوعە و ئەمە ئیش وەزیفە و ئەرکی ئێمەیە کە بین لەسەری کارکەین کە دنیا بە خاسی و بە جوانی و بە باشی ئێمە و کورد بناسێنێ کە ئێمە خەڵکێکی ئاشتی خوازین، ئێمە خەڵکێکی مرۆڤ دۆستین و ئەرکی سەرشانی ئێمەیە کە بتوانین باشی ئەم کەلتورە جوانە کە هەمانە بە تواو دنیای بناسێنی. زۆر باشە. ئێستا فیلمەکە لە چ قۆناغێکایە؟ فیلمەکە ئێمە لە قۆناغی وێنەگرتنە ئێمە 4 ڕۆژە دەستمان پێ کردووە، ماوەی 20 ڕۆژی ترمان ماوە کە لە 108 لە سلێمانیە و بۆ هەڵەبجە و لالەش و هەولێریش دەڕۆین. زۆر باشە. یەکەم جارە کارێکی دۆکیۆ دراما لەسەر شارێک لە شارەکانی باشووری کوردستانەکەی؟ من لەسەر باشوور بەڵێ، بەڵام لە ئێرانە زۆر کارم کردووە. چەندین دانە داکیۆ درامام ساز کردووە سەبارەت بە تواو شارەکانی ئێران، شارە کوردنشینەکانی ئێران داکیومنتم ساز کردووە، زەنجیرە حەڵقەم ساز کردووە، بعد فیلمی سینماییم ساز کردووە. ئاخرین فیلمی سینمایەکەی فیلمی بوو بە ناو کچەشین. بەڵێ، بێگومان کچەشین یەکێک لەو فیلمانەیە کە
قسە و باسێکی زۆر هەڵەگرێت و دواتر قسە و باسی دەرباراکەین. باسی ئەوەت کرد کە بەشێکی زۆر لە دۆکیۆدراماکانە تایبەت بۆ بە شارە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ چەند شار ئیشت کردووە و لەکوێ فیلمەکان نمایش کراوە و بینراون؟ فیلمەکانی من سەبارەت بە شارەکانی پارێزگای سنەیە کە دە شارن، سنە و سەقز و دیواندەرە و مەریوان و بانە و کامیاران و قوڕوە و بیجار و دێگولان و لە سەبارەت بە هەمووی ئەمانە سۆڵاوە و فیلمم ساز کردووە. ئەم فیلمانە بۆ تەلەڤیزیۆنی ئێران بووە، لە کاناڵەکانی تەلەڤیزیۆنی ئێرانە، کاناڵەکانی سەراسەری ئێران و هەروە کاناڵیش پارێزگای سنە بڵاوبووەتەوە. باشە کاکەیوان، فیلمی دۆکیۆدراما تایبەتمەندیەکانی چییە؟ داکیۆدراما فیلمگەلێکە کە پشتوانەی حقیقەتەوە یەکی لە تایبەتمەندیگەلی داکیومنتاری لێکۆڵینەوەیە کە ئەبێ زۆر تحقیق و پەژوهش و سرچ بکەی کە ئەو شتانە کە پیشانی ڕاستیەکان ئەکرێ هیچ بابەتێکی دروست کرا و هیچ با بڵێن ئاکتینێکی تیابێ؟ بەڵێ داکیۆدراما ئەبێ، بەڵام ئەگەر داکیومنت بێ، فیلمەکە داکیومنتی تەواو بێ ناکرێت. بەڵام لە دۆکیۆدرامایە هەندێک بابەت هەیە بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە مێژوو هەیە، ڕەنگە بتوانی لە ڕێگەی نواندنەوە جارێکی تر سیناریۆکەی بۆ بنووسیتەوە. بەڵێ ڕاستە وایە، بەڵام ئەبێ پشتوانەکەی بە حقیقەت بێ، نابێ شتێکی جیاواز لە حقیقەت نیشان بدەیت. پشت دەبەستێت بە پیشاندانی ڕاستیەکە. زۆر باشە. ئەم فیلمە بڕیاری یەکەم جار لە ئەگەر تەواو بوو لە کوێ نمایشی بکەیت؟ وەڵا بڕیارمان نەداوایمە لە سەرەتای کارەکەین. ئەوەڵین جار پێمان خۆشە کە هەر لە کوردستان پیشان بدرێ، ئەوەیشە نازانم چی لە ئایندە لە داهاتوە چی پیشتێ. خۆی فیلمەکانی ترت یەکەم جار لەکوێ پیشانی؟ فیلمەکانی من یەکەم جار فیلمەکان من بە دوو بەش تەقسیمە بن. بەشێکی فیلمگەری فیلمهای بووە کە بۆ تەلەڤیزیۆن سازم کردووە، ئەوانە لە تەلەڤیزیۆن پیشاندراوە. بەشێکیش بووە فیلمهای هۆنەری و ئارت بووە کە لە فستیواڵەکان و کۆڕەجێژنەکانە پیشاندراوە. بەڵێ تۆ یەکێکیت لەو هونەرمەندانەی یاخود لەو دەرهێنەرانەی کە بەشێکی زۆر لە فیلمەکانە لە فستیڤالەکانی دەرەوە نمایش کراوە. ئەو کۆنتاکتە چۆن دروست بووە؟ هەروە کە دەزانم فستیواڵ زۆر گرینگە بۆ فیلمساز و بازم زۆر گرینگە کە فیلمساز بتوانێت خۆی لەوێ بنوێنێ، بتوانێت لە ئاستی جیهانیە قسەیەکی بۆ وتن بێ و فستیواڵە جیهانیەکان ئەم دەرفەتە دەڕەخسێنن کە هۆنەرمەندان و سینەماکاران بتوانن لەوێ لە ڕقابەت لەگەڵ سایری فیلمسازانی کە لە وڵاتانی ترەوە هاتون ڕقابەت بکەن. شوێنێکی زۆر گرینگە بۆ هەر فیلمسازێک کە بتوانێت لە فستیواڵەکانە دەرکەوێت، بتوانێت فیلمەکەی پیشان بدرێ و نوێنەرێک بێ بۆ کورد. باشە، زۆرترین ئەو فستیڤاڵە گەورانەی کە بەرهەمەکانی خۆتیان نمایش کردووە کۆ بوو؟ فستیواڵەکان بە 3-4 بەش تەقسیمەکرێن. فستیواڵگەلی ئەلفا کە ئاستیان زۆر بەرزە و دەرهێنەرە بەناوبانگەکانی دنیا لەوێ ئیشیان هەیە، هەروە فستیواڵی بیم و بێ و جیم و دال مەسەڵەن هەیە. من ئیشەکانم ئەم ئیشی کچەشین لە چەندانە فستیواڵی بەنێوبانگی دنیا کە فستیواڵگەلی ئەلف و ئەی دنیان پیشاندراوە، بە تایبەت فستیواڵی جیفونی لە ئیتالیا، فستیواڵی زلین، فستیواڵی شانگهای و چەندانتر فستیواڵ کە فستیواڵی مەزهەبی ئیتالیا کە زۆرن فستیواڵەکان، زۆرتر لە 40 فستیواڵ ئەم فیلمە ڕۆیشتووە. لە کاناڵی ببورە لە کاناڵی ئەلجەزیرەی قەتەریش بڵاو بووەتەوە فیلمەکە لە کاتی موندیالدا، موندیالی قەتەر، و لە کاناڵی دویچە وڵەی ئاڵمانیش پەخشی کردووەتەوە. حەزەکەم تۆزێک لەسەر ئەم فیلمە بوەستین و قسە بکەین کچەشین یەکێک بە یەکێک لە باشترین سی فیلمەکانی تایبەت بە بواری وەرزش هەژمار کراوە. باس لە چیەکە فیلمەکە؟ فیلمەکە ئێمە باس لە دۆکومنتاریە، داکیۆدرامایە. فیلمێکە سەبارەت بە منداڵانی هەورامان کە شوێنێکیان بۆ یاری تۆپێپێ نییە، مەجبورە بن بڕنە بەرزاییەکان لەوێ شوێنی بۆ یاری سازکەن کە یاری تۆپێپێ بکەن. سەبارەت بۆ منداڵانەیە. باشە، ئەمە بابەتێکی زۆر سادەیە، بەڵام با بڵێن
لە چەندین فستیڤال بەشداری کردو و چەندین خەڵاتیشی بەدەستهێنا و چەندین ڕێپۆرتاژ و با بڵێن زۆر قسە و باسی لێوە کراوە. چی هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەم هەموو خەڵاتە بەدەست بێنێ و زۆر قسە و باسیشی دەربارە بکرێت؟ وەڵا تایبەتمەندی بابەتەکە زۆر گرینگە، زۆر بۆ فستیڤالەکان گرنگ بوو کە شوێنێک هەیە کە منداڵان ئەوەندە لایەنگری فوتباڵن بەڵام شوێنێکیان بۆ یاری و تۆپیپێنیە وە ساحەکەیان ئەبەنە بەرزاییەکان سازەکان. جغرافیای ئەو شوێنە کە جغرافیایکی شاخاوی و جغرافیایکی سەختە ئەوە تەلاش و زەحمەت و ئومیدێکە ئەو منداڵانە بە تەلاش خۆیان هەستیان کە ئەتوانن لە بەرزاییەکانە زەویە یا ساحەی بۆ تۆپیپێ سازکەن. زۆر باشە. ئەو کێشە و ئەو گرفتانەی با بڵێن فیلم سازانیان بە تایبەتی دەرهێنەرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دێتە بەردەمیان زیاتر چییە؟ زۆرترین کێشە لە ڕۆژهەڵات وەکو سایری نقاتی جەهان کێشەی ئابووریە. بەداخەوە شوێنێک نییە کە فیلمسازەکان حمایەکات و بەداخەوە ئێمە سپانسەری ماڵی نییە، ئێمە خەڵکیکی کە بەهرەمەندن زۆرمان هەیە، فیلمسازانی زۆر باشمان هەیە، بەڵام زۆرترین کێشەمان کێشەی ئابووریە کە کەسێک نییە حمایەتیان لێکە. بەڵێ لە دوای هەموو ئەم بەرهەمانەی کە ئێستا بەرهەمت هێناوە بەشێکی زۆر لە فیلمەکانت دۆکومنتاری و دۆکیۆدرامایە، بیرت لەوە نەکردوتەوە کە سیناریۆیەک بنووسی یان سیناریۆیەک دەستنیشان بکەی بۆ ئەوەی کە فیلمێکی درێژ بەرهەم بهێنی، چونکە ئێستا ئەزمونێکی گەورەت لەو بوارەیە هەیە؟ ئەلبەتە فیلمی کچەشین فیلمێکی درێژ بوو. وەڵا ئێمە نووسیمانە فیلمنامەمان هەیە، بەداخەوە تۆزە کێشەی ئابووریمان هەیە، ئێمە پێمان قەرار بوو پارەکە بڕۆین فیلمەکە سازکەین، بەڵام چون نەمانتوانی ئسپانسر و کێشەی ئابووریەکەی هەلکەین ئیشەکەمان ماوەتەوە. لە هەموو ئەو فستیڤالانەی کە بەشداریت کردووە خەڵاتی بەدەستهێناوە فیلمەکەت یاخود فیلمەکانت، بۆ خۆشە لەوێ ئامادە بووی؟ ئێمە فیلمەکەمان کاتێ بڵاو کردووە کە سەردەمی کۆرۆنا بوو. لە کۆرۆنا فستیڤالەکان بە شێوەیەکی ئۆنلاین بەڕێوە چوو، بەداخەوە نەمتوانین، بەڵام یەک فستیڤال لە سیبریە بەڕێوە چوو لە کراسنۆیارسکی رووسیا کە ئەخواتە سیبری، من لەو فستیڤالە بەشدار بوو. من مەبەستم ئەوەیە لە پرسیارەکەم کە بزانم ئاخۆ لەوێ هیچ گفتوگویەک دروست بووە لە نێوان تۆ وەکو سینەماکارێکی کورد کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرهەمێکت هەیە لەگەڵ سینەماکارە جیهانیەکان و چۆن ئەوان سەیری فیلمە کوردیەکانەکەن و چۆن هەڵێ سەنگێنن؟ فیلمسازی جەرانی فیلمسازی لە بەعام لە کوردستانە زۆر بابەتی با ئەرزشی هەیە، بابەتەکان زۆر گرینگن، بەڵام بەداخەوە ئێمە لە بواری ئابووریەوە حمایەت ناکرین دەتوە بەشەکانە و ئەم خەڵکانە ئەم فیلمسازانە کە زۆر بەهرەمەندن بەداخەوە ناتوانە ئەو شتانە ئەو فیلمانە کە دەتوانن زۆر قسەیکیان بۆ وتن بێت لە جیهانە بە بەرهەم بێت. ئەمە کێشەی گرینگە. بەڵێ ئێمە ارتباطمان هەیە لەگەڵ فستیڤالەکان، من هەر فستیڤالێکە فیلمەکەم ڕۆیشتووە ارتباط و کانێکتم گردووە لەگەڵیانە و ئەوان تامەزرۆی ئەوەنە کە فیلمە کوردیەکان ببینین، چون کوردستان زۆر گرینگە و زۆر بابەتی تایبەتی هەیە کە ئەمانە ئەم بابەتانە ئەتوانن لە ئاستی جیهانە مەترەح ببن، بەڵام بەداخەوە لە باشووریش حمایە ناکرێت لە فیلمسازەکان. ئێمە ئەبێت لە باشووری کوردستان هەر ساڵە چەندین دەها بەرهەمی ناوخۆیی کوردیمان هەبێ، بەڵام نیمانە. من مەسەڵەن سەردانی سینەماکانم دی بەرهەمی ناوخۆیم نەدی کە لە سینەماکانە پیشان بدرێ. هیچ بەرهەمێکی با بڵێن دەرهێنەرانی باشووری کوردستانت نەبینیوە؟ دیمە ئەو دەرهێنەرە بەناوبانگەکانی کوردستان
کەسان کە زۆربیان لە ئەوروپا کارەکەن کاکۆنەر سەلیم زەهاوی سەنجاوی و زۆر کەسانی دیکە کە ئیسا لە بیرم نەماوە دەرهێنەرانی زۆر باشن. من متابعی هەموو فیلمەکانی حتا فیلمە کورتەکانی کە لە باشوور بەرهەمدێ دەیانکەم و ئەمە بۆ من جێ شانازیە کە کوردستان و کوردستانی باشوور ئەوەندە گەنج و لاو فیلمسازی بەهرەمەندی هەیە، بەڵام جێ گلەییە کە لە بەڕێوەبەران کە بۆ حمایەت ناکرێت لە فیلمسازی ئێمە ئەبێیسە سینماکان لە سلێمانی هەر مانگ 3-4 دانە بەرهەمی کوردی پیشان بدرێ و بتوانین علاوە بەر سینەماکان بتوانین ئێمە لە وڵاتانی دیکە بەرهەمە کوردیەکان ببینە سەر سینەما و لە سینەما نیشانیان بدەین. بەڵێ بەرهەمهێنانی بە تایبەتی ئەو دۆکیۆدرامانەی کە جەنابەت پێیان هەڵدەستیت و ئیشیان بۆکەیت و ئێستا ئەزمونێکی گەورەت هەیە لەو بوارەیە، ئەمە ئەرکی تۆیە وەکو دەرهێنەرێک کە بۆ خۆت سەربەخۆ کارەکەی، یان ئەمە ئەرکی ئەوەیە کە مؤسسەیەکی گەورەت لە پشت بێت و بتوانیت کاری زیاتر بۆ شارەکانی تری پارچەکانی تری کوردستانیش بکەیت؟ وەڵا سینەما مەرزی نییە. سینەما من بابەتکەلێک کە بۆ سینەما هەڵیان بژین بابەتکەلی ئینسانی و مرۆڤیە و پێم خۆشە حتا ئەگەر بکرێ بۆم من هەموو ژیانم تەرخانی سینەما کردووە و بکرێ بۆم لە ئایندە ئەگەر عمرێ باقی بێ هەموو ژیانم بازم تارخانی سینەماکەم، چون سینەما عشقەوە، چون سینەما زوانی جەهانیە و ئێمە بەو زوانە ئەتوانین لەگەڵ نەتەوەکانی ترا ارتباط بگرین و ئەتوانی خۆمان پێیان بناسین. ئەگەر کەسێ بێ حمایەکە خۆ زۆر باشترە، بەڵام ئەگەر نەبێ من ڕناوەستین بە ئیشی خۆمان ئەدامە دەین. ڕاست دایکی خۆر چەند ڕۆژێکە دەستان با کاری وێنەگرتن کردووە، چەند ڕۆژی تری پێچێت و لە دوای تەواوبوونی کاتی چەند پێچێت بۆ ئەوەی کە فیلمەکە بە تەواوی ئامادە بێت بۆ نمایش؟ ئێمە لە دوومانگی گذشتە و دوومانگی ڕابردووە دەستمان پێ کردووە لە پیش تەولیدەوە ئیسا هاینە مەرحەلەی تەولیدا کە 20 ڕۆژتر کاری فیلمبەرداریمان هەیە. دوای ئەوە مەراحلی تەدوین و ئیتالۆناژ و سەدا ئەوش کاتی زۆر باشە. پرسیاری ئەوە بکەم کە بیرت لەوە کردوێتەوە لە دوای ئەم بەرهەمێکی ترت هەبێ؟ فارسیێژێ ما زنده بە ئاوانیم کە ئارام نەگیریم، ینی ئێمە بەوە زیندوین کە نەوەستین. حتمما وایە دوای ئەم بەرهەمە بەرهەمیکی دوای بەرهەمیکی دیکە. بەڵام پلانەکە ئێستا لە شاری سلێمانی و هەڵەبجا و لالشە دەستەکانت خۆش بێت و بارە. سپاس دەکەم کەم ئێوارێ لە پرۆگرامەکەمان ئامادەبووی زۆر بەڕێز کەیوان مەجیدی دەرهێنەر. جارێکی تر بەخێر هاتی بۆ شاری سلێمانی. کەسانێکە لێرە یارمەتی منیان داوە زۆر بە کورتی ناویکیان لێ ببم. کاک هەواڵە بوو بەک پارێزگاری سلێمانی کە زۆر کۆمەکی ئێمەی کرد، کاک ئاریان لە ئاسایشەوە، کاک بیستون مدیر عامی کاروباری کۆمەڵایەتی دکتۆر موحسین ئەدیب و کاک کاروان حەمە ساڵح ناوەکانیانە باش لەبەرە کاک کاروان حەمە ساڵح و بەتایبەت لە کاک مەسعودی سادقی و کاک یوسفە ئەسەدی لە ڕۆژهەڵاتەوە سپاسی تایبەتیان. هەموو لایەک خۆش بێ. دووبارە بەخێر هاتن دەکەم. زۆر سپاس.